بێگومان بواری بیبلیۆگرافیا بۆ خۆی جیهانێکی فراوانە، زانستێکە لە تەواوی جیهاندا لە ئێستادا بایەخی پێدرێت و بایەخیشی پێدراوە. ئەتوانین بڵین بیبلیۆگرافیا ئەو سەرچاوەیە کە سەرچاوەکان کۆ دەکاتەوە یاخود سەرچاوەکانە یان ناسنامەی کتێب و کتێبخانەکانە. بێگومان زۆر بەڕێز بوار نورەدینێکێکە لەو نووسەرانەی کە چەندین هەوڵی لەم بوارەدا هەیە و چەندین کتێبیشی بڵاو کردوێتەوە لە نوێترین هەوڵیدا دوێنێ بنکەی ئەدەبی و ڕووناکبیری گەلاوێژ کۆڕێکیان بۆ ساز کرد لەژێر ناونیشانی ئەرشیف و بیبلیۆگرافیا لە ڕۆشنبیری کوردیدا. زۆر بەڕێز نووسەر بوار نورەدین ئێستا لە ستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانە. کاک بوار بەخێرهاتی سەرچاومان بۆ پرۆگرامی کورسات مەگەزین. بابەتەکەی تۆ لەژێر ناونیشانی ئەرشیف و بیبلیۆگرافیا لە ڕۆشنبیری کوردیدا. با یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەم، جیاوازی نێوان بیبلیۆگرافیا و ئەرشیف چییە؟ سەرەتا سڵاو لە بەڕێزت، سڵاو لە بینەران، سڵاو لە کەناڵی کورسات. ئەرشیف وشەیەکی لاتینیە لە ئەرکایفەوە هاتووە، ینی کۆکردنەوەی وێنە، بەڵگەنامە، کتێب، دەستنووس. بەڕاستی ئەرشیف ئەگەر جاران واتایەکی فراوانی هەبوو بێ، ئێستا واتایەکی زۆر فراوانتری هەیە، چکە مەسە لە دنیای کۆمپیوتەر و ئایتین هەزاران بەڵگەنامە و هەزاران ڕەنگە ملیۆنان بەڵگەنامە و گۆڤار و ڕۆژنامە و کتێب پسکانەکرێت و ئەخرێتە سەر هارد و هەمووی بە ئەرشیف. بەڵام بیبلیۆگرافیایەت ئەم ئەرشیفە ڕێگە خات. بۆ نمونە تۆ لەسەر هاردێک دەیان فۆتۆت هەیە، پێویستیت بە کەسێکە بێ فۆتۆکانت بۆ ڕێخان، دەیان بەڵگەنامەت هەیە، یا خۆت تااقەتت هەبێت سەلیقەت بێت بە شێوازێک بتوانی فۆتۆکانت ڕێخی. بۆ نمونە هەزار فۆتۆت هەیە، فۆتۆی خزمەکانت بەجیادا بنی، فۆتۆی هاوڕێکانت بەجیادا بنی، فۆتۆی بۆنەکانت بەجیادا بنی. ئەمە بیبلیۆگرافیا ئەیکا بەڕاستی. ئەنجا یاسایەکەیە چەند ئەرشیف بەهێزتر و دەوڵەمەندتر بێت، ئەوەنە کاری بیبلیۆگرافیا باشتر و تۆکمەتر و ڕێکوپێکتر ئەکرێت. ئاسانتریەکات؟ بەڵێ بێگومان ئاسانتریەکە. بۆ نمونە تۆ دەوێت بیبلیۆگرافیا بکەی یا نووسینی نووسەرێکی کورد ساخ بکەیتەوە، پێویستیت بە ئەو سەرچاوانەیە کە لە سەردەمی ئەو کەسایەتیە لە ڕۆشنبیری کوردیا یا لە ڕۆژنامەگەری کوردیا بابەتیان تیا بڵاوکراوەتەوە، کە تۆ ئەگەری ئەوەی هەیە ئەو کەسایەتیە لەو بڵاوکراوانەیە نووسینی هەبێ. کەواتە ئەگەر تۆ ڕۆژنامە و گۆڤارەکان لە بەردەستانە بێت چۆن نەتوانی بۆ بابەتەکانی ئەو کەسایەتێ بگەڕێیت و ساخیکەیتەوە. لەبەرەوە ئەرشیف و بیبلیۆگرافیا تەواوکەری یەکتری. زۆر باشە. کاک بوار بۆچی هەتا ئێستا خوێنەری کورد لە مانای تەواوەتی بیبلیۆگرافیا تێنەگەشتووە و بۆچی خوێنەر بە تایبەتی زۆر ناگەڕێ بە شوێن ئەو سەرچاوانەی کە ئەو بابەتانەی تایە؟ بەخوا ئێمە وەکو کورد قەیرانمان زۆرە بەڕاستی، یعنی ئێمە ناتوانین لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا هەموو ئەو وردەکاریانە باسکەین. من لە کتێبەکانی خۆمان بەتایبەت لە بیبلیۆگرافیای کورد و کوردستانان نزیکی 30 لاپەڕەیەکم لەبارەی کێشەکانی کتێب و کتێبخانەی کوردی نووسیوە. بۆ نمونە لە سەقسەکەی جەنابەت بایۆگرافیا و بیبلیۆگرافیا زۆر جار لە بری یەکتی بەکارهێنرێن کە لە ڕاستیدا دوو کرۆک یا دوو ناوڕۆک یا دوو ناسنامەی جیاوازیان هەیە. بیبلیۆگرافیا وشەیەکی گریکی یا بڵین یۆنانیە لە دوو بەش پێکاتوە کە مەبەست لە ڕێخستنی سەرچاوەکانە یان پێڕستی سەرچاوەکانە. بەڵام بایۆگرافیانی ژیاننامە و لە کوردیشا بەڕاستی من یەک دوو جاری کە ژوتومە وشەی ژیاننامەمان هەیە، هیچ پێویست ناکە ئێمە بایۆگرافی بەکاربێنین. ڕاستە. ئەنجا هەندێک هەیە بیبلیۆگرافیا ئینسایکلۆپیدیا شتێکەڵاوە. ئینسایکلۆپیدیا جیای بیبلیۆگرافیا جیای. بیبلیۆگرافیا وەکو باسمان کرد 50 خاتە سەر سەرچاوەکان، بەڵام داتا و زانیاری تەنها سەرچاوەکان هیچ زانیارێکی تیانە. پێ دەڵێت فلان کەس کتێبێکی بەم ناونیشانە، فلان کەس وەری گێڕاوە، فلان دەستگا چاپی کردووە، لە فلان ساڵ چاپ بووە، ناوی چاپخانە، ژمارەی لاپەڕا، ساڵی چاپکردن، ئەنجا ئیندێکس یا پێڕێستی کتێبەکەت پێ ئەڵێکم کتێبە باسی چیەکە. ئەمە پەنجەت بۆ خاتە سەر سەرچاوی زانیاریەکان، بەڵام زانیاریەکە نایەتی. ئەبێت تۆ خۆت لە ڕێگەی بیبلیۆگرافیاوە ئەچی، ینی بیبلیۆگرافیا هاوکارە بۆ ئامادەکردنی ئینسایکلۆپیدیا. بەڵام ئینسایکلۆپیدیا بۆ نمونە تۆ لەسەر کورسات لەسەر کورسات نووسی. بیبلیۆگرافیا پێ دەڵێت چەند کتێب لەسەر کورسات هەیە، چەند بابەتی لەسەر نووسراوە، بەڵام وردەکاری دێڕەکانی بابەتەکانم نایەتێ،
ئەچی ئەگەڕێتەوە بۆ سەرچاوەکان تۆ لە ڕێگەی ئەم سەرچاوانەوە بابەتێکە نووسی لەبەست لەبارەی کورساتەوە ئەوە ئینسایکلۆپیدیا ئەیکە جا ئینسایکلۆپیدیاش بۆ خۆی چەند ڕێگەیەکی هەیە بەڕاستی ئەین لە جیهانە چەند شێوازێکی هەیە کە من هەڵە نەبم لە هەمویان باوتر و بڵین زانستی تر ئینسایکلۆپیدیای بریتانیکایە لام وابێ با زۆر نەسمە وردەکارێکی چکە بەڕاستی زانیاریم زۆر نییە لەبارەیەوە بەڵام وەکو باسم کرد پێ دەڵێت ئەڵێ کورسات کەناڵێکی ئەمە ئینسایکلۆپیدیا پێ دەڵێ ئەڵە کەناڵێکی ئاسمانیە ساڵێوەنە دامەزراوە لەلایەن هێرۆی ئیبراهیم محمەدەوە دامەزراوە بارەگاکەی لە گەڕەکی دەباشانە لە باکووری بڵێنیا باشووری سلێمانی ڕووبەرەکەی ئەوەنەیە ئەو نەستۆدیۆی هەیە ئەمە ئینسایکلۆپیدیا پێ دەڵێ باشە ئەمە جیاوازی ئەم دوانێ زۆر باشە ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆڕەکەی دوێنێتان ئەرشیف و بیبلۆگرافیا لە ڕۆشنبیری کوردیە بۆچی ویستت لەسەر ئەم بابەتە قسە بکەی خۆی ئێمە وەکو کورد ینی کێشەی ئەرشیفمان هەیە یعنی من لە بەرەوەی کە دەوڵەت نین تا ئێستا نابووین بە دەوڵەت وە بەسەر چوار پاشەشدا دابەش کراوین کورد ئەرشیفێکی زۆری هەیە بۆ نمونە لە ناو دەوڵەتی عوسمانیە کە لە تورکیا لە ئەستەمبوڵە کورد ئەرشیفێکی زۆری هەیە لە وڵاتی ئێران کورد ئەرشیفێکی زۆری هەیە لە فەڕەنسا لە بریتانیا لە ئەڵمانیا ئەنی لێکۆڵەران ڕۆژانە پێویستیان بە بەڵگەنامە ئەبێت بەڕاستی وە کاری کەم بۆ کراوە ئەنی ئەو بابەتە بڵێن ئێمە وروژانمان بۆ ئەوی کە هەندێک وردەکاری و ئاستەنگەکانی باسکەین ئەنی ئێمە ناوەندی یەک دوو جار لە سلێمانی هەوڵی دامەزراندنی ئەرشیفینەتەوەی دراوە لەسەر دەی مامۆستا جەمال عەبدول و ئەوانە کە وەزیری ڕۆشنبیری بووە مامۆستا سیدیق ساڵح و هەڵە نەبم مامۆستا ڕەفیق ساڵح و بۆردێکی هەبوو بەڵام هەوڵەکان بەڕاستی سەرکەوتوو نەبوون ئێستا توانین بڵین ئەرشیفی بنکەی ژینەوەی کە بنکەی ژین کۆی کردووەتەوە بە تایبەت ئەرشیفی ڕۆژنامەگەری کوردی گۆڤار و ڕۆژنامەکان من پێم وایە ڕەنگە دەوڵەمەندترین ئەرشیفێ لەسەر ئاسی ینی بۆ کورد لەسەر ئاسی جیهان زۆربەی زۆری گۆڤار و ڕۆژنامەکانیان سکان کردووە بە شێوەیەکی زۆر زۆر پرۆفیشناڵ و بە کوالیتی بەرز و بە شێوەیەکی زۆر زۆر دیجیتال یعنی بە شێوەیەکی زۆر زۆر ڕێک و پێک یعنی ڕێکیان خستووە بۆ نمونە تۆ ڕۆژنامەیەک تێ 30 لاپەڕەیە یا 20 لاپەڕەیە هەموو وێنەیەک ڕینەیمیان کردووە بڵین ژمارە ئەوەنە لاپەڕاوەنە ژمارە ئەوەنە لاپەڕاوەنە بەڕاستی ئەمە ئیشێکی زۆر گەورەیە من لەم ماوەی ئەم چەند ساڵی پێشوو خەریکی ساختکردنەوەی بابەتی چەند کەسایەتیەک بووم هێن ئەگەر ئەرشیفی بنکەژینەوە بەڕاستی هیچم بۆ ناکرا زۆر هەنی لەم لالۆلاشەوە ئەرشیفی تر هەیە بەڕاستی خەڵکی تران کە ئەرشیفیان هەیە بەڵام هیچیان ناگەن بەوەی کە بنکەژین کۆی کردوێتەوە زۆر باشە بنکەکانی بڵاوکردنەوە دەستگا ڕۆشنبیریەکان ئەوانەی کە کاریان چاپکردنی بەرهەم و کتێبەکان و بڵاوکردنەوەیانە چەندێک گرنگی بەو لایەنە ئەدەن ڕێخستنی بابەتەکانی خۆیان بۆ نمونە کتێبێک لێرە هەیە وەکو خۆت ئاماژەت پێکرد بزانین لەکوێی تریش هەیە چەند کەس ئەم کتێبیان وەرگێڕاوەتە سەر زمانی کوردیان چەند نووسەر ئەم کتێبە بۆ نمونە باڵێ خۆی دەستگاکان هەرێکێ لە دەستگاکان ینی بڵین بەرنامە و استراتیژێکی خۆی هەیە بۆ ئیشکردن ساب بۆ نمونە بنکەژینمان کە باس کرد بەرنامەکەی کۆکردنەوەی ئەرشیفی بەڵگەنامەی بڵین ڕۆژنامەوانی کوردیە دەستگای ترمانەیە بۆ نمونە ئێستا دەستگای سەردەمانەیە بایەقەدا بە کتێبی ڕۆمان و چیرۆک و بڵین لێکۆڵینەوە و ئەوانیش خزمەتێکی زۆریان کردو دەیان کتێبیان چاپ کردو بەڕاستی بەڵام ئەگەر بێت و ئەمانە هەمووی ینی یەینەوە سەر بیبلۆگرافیاکە یعنی چەند ئەمانە بیبلۆگرافیان بۆ بکرێت ئەوەی تر بەهاشتر بەکار بەرکەڵکیان لێ وەرەگرێ ینی تۆ بۆ نمونە دەیان ڕۆژنامە تێ لە ئێستا لە ئەرشیفی بنکەی ژینە دەیان ڕۆژنامە هەیە کە بابەتی دەیان کەسایەتی و نووسەر و ڕۆژنامە نووسی کوردی تایە بەڵام بیبلۆگرافیای بۆ نەکراوە لەبەرەوە تۆ ئەگەر بێت و بگەڕی بۆ بابەتی هەرێکێ لەم کەسایەتیانە ئەبێ هەموو ژمارەکان و هەموو لاپەڕەکان سیرکەی بەڵام یەک یعنی ئێزین چۆنە یەک خاڵ هەیە زۆر زۆر گرنگە دوێنەش باسم کرد ئەو کەسەی کە بیبلۆگرافیەکە ئامادە ئەکات بیبلۆگرافەر یا ئەو دەستەیە کە بیبلۆگرافیەکە ئامادە ئەکەن چکە بەڕاستی زۆرتر لە وڵاتانە دەستەیەک ئەمیشە ئەکەن ئەمەیشی تاکە کەس نییە ئەو دەستەیە کە بیبلۆگرافیەکە ئامادە ئەکا ماندوو ئەبێ لە بری هەموو ئەو کەسانی کە ئیشیان بەو سەرچاوانی ینی ئێستا بە هەوڵی تاکە کەسی هەرێکێ لە لێکۆڵەرانی کورد
ئەچن ماندووبوونێکی زۆرە چێژن کاتێکی زۆر تەنانەت خەرجێکی زۆری شەکەن بۆ لە بەرەوەی بیبلۆگرافیامان نییە بۆ نمونە ڕۆژنامەی کوردستانی نوێ 8,000 ژمارەی لێ دەچێت تا ئێستا بیبلۆگرافیای بۆ نەکراوە هەزاران بابەتی تایە لێکۆڵەر ناتوانێت کەڵکی لێوە بگرێت بێ بچێ لە ژمارەیەکەوە سێری کا تا کۆتا ژمارە ئەوە تۆ سێری کە بزانێت چ کاتێکی پێویستە. باشە کاک بوار نەبوونی کتێبخانەی نیشتیمانی چەنە کێشەی بۆ بیبلۆگرافەران دروست کردووە. خۆی گرنگترین شوێن بۆ ینی بۆ بیبلۆگرافەر یا بۆ بیبلۆگرافیا کتێبخانەی نیشتیمانی دووشتی تەواوکەری یەکترین چەند کتێبخانەی نیشتیمانی هەبێ ئەوە بیبلۆگرافیا باشتر ئاسانتر بە کاتی کەمتر ئامادە ئەکرێ. من کە خەریکی بیبلۆگرافیاکانم بووم بە تایبەت کورد و کوردستانەکە نزیکی 10 تا 12 ساڵ خەریکی بووم بۆ لە بەرە کتێبخانەی نیشتیمانیمان نەبوو و لە هەمان کاتی شاتۆ کە کتێبخانەی نیشتیمانیتە بوو لە سەرەتایە ئەزانی پێگە و ینی گەورەی یان فراوانی ئیشەکە چەنە بەڵام کە نەبوو ئێتر لێرە من نزیکی 50 کتێبخانەگە ڕاوم لە کوردستانە هەتا و کورد و کوردستانەکەم تەوا کردو هێشتاش کەم و کوڕی مێ بەڕێ ناڵم ینی بارودۆخی کورد پارچە بوونی کوردستان بەسەر پارچەکانە هەموو ئەمانە کاریگەریان هەیە بۆ ئامادەکردنی بیبلۆگرافیا. زۆر باشە من زۆر کات ئەو پرسیارم کردووە کە بۆ نمونە یەکێکی وەک تۆ کە هەوڵ و ماندووبوونێکی چەند ساڵت هەیە لە کاتی نووسینی کتێبە یاخود بۆ بە دوواداچوون بە دوای هەر زانیاریەکە یان هەر سەرچاوەیەەکە وەکو خۆت ئاماژەت پێیاوە چەندین کاتت ویستووە چەندین ڕۆژی ویستووە هەتا گەشتووی بەسەر چاوەیەک هەز ناکەی کە ئەمە لە هێز و توانای تاکە کەسیانە ئەبێ حکوومەت یاخود دەستگایەکی ڕۆشنبیری گەورە ئەم کارە بکات. بێگومان وایە من لە 2011 و 12 ئەوانە بووە گە هەڵەنەبم پرۆژەیەکم پێشکەشی پارێزگاری سلێمانی کرد بە ناوی بنکەی بیبلۆگرافی کتێبی کوردی وتم ێماڵێن سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە گەر کتێبخانەی گشتی بکەین بە کەناڵێکی ڕۆشنبیری خۆ لە هەولێریش لە شارەکانی تریش کتێبخانەی گشتی هەیە با ئێمە بین بنکەیەکی بیبلۆگرافی بۆ کتێبی کوردی بکەینەوە بەڕداخەوە چەند تەگەرەیەک هاتنە بەر ئیشەکەم من وازم لێ هێنا بێگومان ئەم جۆرە ئیشە تاکە کەسیانە دەیان کێشە و گرفتت بۆ دروستەکات کە من زۆر جاری کە باسم کردووە کێشەی خەرجیت بۆ دروستەکات کێشەی تەندروستیت بۆ دروستەکات تۆ ناچارە بیت کە زۆر لەو توانایی کە هەتە زیاتر خۆت ماندوو بکەیت کە تۆ دەست بۆ ئیشێکە بی من بۆ خۆم وەکو سروشتی خۆم کە دەستم بۆ ئیشێک برد ئەتر حەز ناکەم لە نیوەیە یا لە شارێکی یەکەمە لە شارێکی سێمە دەسیری هەڵگرم حەزم لێ نییە نەگەمە ئەنجامە گەنەگەمە ئەنجام ئیشێکی ترم بۆ ناکرێت لە ئێدەی ئەوەش تۆ بکاتە لۆت زیاتر ئەخیتە سەر خۆت ینی پاڵەپەست و زیاتر ئەخیتە سەر خۆت زۆرتر ماندووەکەی لەبەرەوە قورسن ئەمیشانە بەڵام چی بکەینی تر بارودۆخی کوردستان ئاوایە ینی هەر من نیم خۆ دەیان کەسی تر هەیە لە بوارەکانە ئیشەکەن ڕەنگە و دۆخیان زۆر لە من خراپتر بێ بەڕاستی بەڵام دڵسۆزیە بۆ ئیشەکان خۆشەویستیە بۆ ئیشەکە بەڕاستی هەموو ئیشێک خۆشەویستیە یعنی ئەگە خۆشەویستی بۆ میشە نەبێت تۆ حەز و سەلیقەت بەرامبەری نەبێ بەخوا قەت تاقەت نییە لە ڕۆژێکە سەیری 1000 جیپیجی بکەیت هەر چاو دابەزێت یعنی چاو لێڵە بێ بەڕاستی چاو شاشی کۆمپیوتەرەکە نبینێ تەنانەت کلیکەکە لە بەردەسا ئیش ناکە لەبەرەوە من بۆ خۆم چێژی لێوەرەگرم ینی ڕاستە زۆر مادووە بمکانی ئیشێ ئەیکەم بەڵام بەو حەزەی یان بەو ئاوات و هیوایی کە ئەڵم لە کۆتاییە کە تەواوم چەند خۆشان میشەم کردووە ینی بەوە لەگەڵ یاڕۆمە تا ئەگەێنمە کۆتایی سپاس بۆ خوای گەور و سپاس بووم و کەس و هاوکارانەش کە هاوکاریان کردو توانیمە کۆمەڵێک پرۆژە و کتێب پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەم. بەڵێ لە ساغ بێ دەستە خۆش بێ کاک بوار هەموو ئەو بیبلۆگرافیانەی کە بەردەستن یاخود تا ئێستا دروست کراون توانراوە ڕێگەیەکی بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە بەردەست بێ یاخود بۆ نمونە لە ڕێگەی داتابیسێکەوە بەردەست بێ بۆ ئەوەی کە لێکۆڵەران یاخود ئەو کەسانی کە بە دوای زانیاریەکە یان سەرچاوەیەکە ئەگەڕێن زوو بگاتە دەستیان. ئەمە دەردێکی زۆر کوشندەی ڕۆشنبیری کوردیە. من هەر لەم کەناڵە ئازیزەی ئێوە ساڵی 2013 یا 14 بوو باسی ئەم مۆزوعم کرد کە هێشتا پرۆژەی کورد و کوردستانەکە چاپ نەبوو هەر لەم کورسات مەگەزینەش بوو لامە بێ باسم کرد
بەڕاستی نەک ئەمانەی کە من کردومەشتی تریشان ینی کتێوی تریشان بیبلۆگرافیای تریشان پێویستن ئەمانە بکرێن ناو داتابیسەوە وە سیستمیان بۆ دابدرێت کە مافی کۆپی ڕایتی خاوەنی بیبلۆگرافیەکانیش پارێزراو بێ و هەر کەسێکیش لە هەر شوێنێکی دنیا بێ لە ئەمریکای لە بریتانیا لە ئەوروپای لە هەر وڵاتێکە بە یەک کلیک وەڵامی پرسیارەکانی دەستکەوێتەوە بەڕاستی بەڵام ئەمە بە من ناکرێ بەڕاستی یان من سەجاری کە ئەم قسەیەم باس کردووە ئەوە پێویستی بە ناوەندێکە من زۆر هۆڕم لەگەڵداوە زۆریش باسم کردووە لە بەنووسینیش باسم کردووە کە پێویستە ناوەندێک دەستگایەک شوێنێک لە ینی لایەنگیری و پشتگیری ئەم پرۆژێ بکە ینی بتوانین درەنگ لە زووترین کاتە ئەمانەی کە هەیە بیانکەنی ناو داتابیسەکەەوە هەوڵ بین شتی زیاتریش تەنانەت ئەو گۆوار و ڕۆژنامانەی کە تا ئێستا بیبلۆگرافیان بۆ نەکراوە بیبلۆگرافیان بۆ بکرێن من زۆر جاری کەوتوم و لێرەشا لەم بەرنامەیە لێم و هەر سەرچاوەیەک بیبلۆگرافیای بۆ کرا ئەتوانی بڵێ سەرچاوەیەکی زیندووە و هەر سەرچاوەیەک بیبلۆگرافیای نەبووە توانین بڵێ سەرچاوەیەکی نیمچە مردووە چونکە بەکاربەر ناتوانێت کەڵکی لێ وەربگرێت بە بیبلۆگرافی ئابوو توانێت کەڵکی لێ وەربگرێت هێ سەرچاوە بۆچی باشە بۆچی خەڵکش دەنووسێ بە ئەوی ببێتەوە بە سەرچاوە بۆ نووسینی تر خۆ هەر بۆ خوێنەر نییە دەستەکانت خۆش بێت دوایین پرۆژەی تۆ من پرۆژەیەکم هەیە بۆ مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و ناوەندی ڕۆشنگەری چاودێر تەواوم کردووە ئەویش 12 بەرگە بیبلۆگرافیایە بۆ هەموو بڵاوکراوەکانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ناوەندی ڕۆشنگەری چاودێر نزیکی 12 بەرگە 12 بەرگە و نزیکی 5,000 لاپەڕەیە بڕیارە لەم ماوەیەدا دژێر چاپەوە دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر زۆر بەڕێز بوار نورەدین نووسەر بە خێراتی جارێکی